سەبارەت بە ئاماری ڕووداوەکان لەگەڵ کار و چالاکی بەڕێوەبەرەتیمان بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی سۆران لە سەرەتای 6 مانگی یەکەمی ساڵی 2016 کۆی گشتی ڕووداوەکان بریتیە لە 151 ڕووداوی جۆراوجۆر لە کۆی ئەو 151 ڕووداوە 143 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر تۆمار کراوە و 5 ڕووداوی خنکانی جۆراوجۆر تۆمار کراوە لەگەڵ 2 ڕووداوی بەهۆی تەقینەوەی مین تۆمار کراوە و لەگەڵ 1 ڕووداوی هەڵدێرانش تۆمار کراوە. سەبارەت بە زیانی گیانی و زیانی مادی ئەگەر ئاماژە پێ بکەین ئایا زیانی گیانی تۆمار کراوە یان مادی تۆمار کراوە؟ بەڵێ زیانی کۆی گشتی زیانی گیانی لە ماوەی ئەو 6 مانگە 18 کەس بووینە لە کۆی ئەو 11 مردوون و 7 زاندار بوون. زیانی مادی لە ماوەی 6 مانگی ڕابردوو بەپێی ئەو خەملاندنەی کە لە بەڕێوەبەرایەتیەکەمان خەملاندنی لەبۆ کراوە بە شێوەی نزیکراوی نزیکەی دەخەملێنرێ بە 49 ملیۆن و 275 هەزار دیناری عراقی. ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ساڵی ڕابردوو ئایا ڕووداوەکان لەگەڵ 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو بابنێ ساڵی 2015 ئایا ڕووداوەکان لە 6 مانگی یەکەمی ساڵی 2016 زیاتر بوونە بەرامبەر بە 2016؟ بەڵێ سپاس بۆخوا لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ ڕووداوەکان کەمی کردوون بەنسبەت ساڵی ڕابردوو کە ساڵی 2015 بوو. سەبارەت بەو ئەو دۆنمانەی مەقسەد بابنێن لە ئەنجامی سووتانی ئەو پوش و پاوانانە پرسیار بکرێ ئایا چەند دۆنم لە پوش و پاوان سۆتایە بە شێوەی نزیکراوەی نزیکەی 825 دۆنم لە پوش و پاوان سۆتایە کە 400 دۆنم تەنها لە ئەنجامی تۆپبارانی ئەو تۆپخانەکانی تۆماری ئیسلامی ئێران بوو لەسەر هەردوو شارەدەی سیدەکان و شارەدەی حاجی عومەران کە بۆ هۆی 400 دۆنم